هەستت چۆنە کە یەکەم ئەمریکایی ئێرانی پۆستێکی هێندە باڵات لە ئیدارەی دۆناڵد ترامپ پێسپێردراوە؟ شانازێکی گەورە و خۆشە، زۆر شەرەفمەندم بۆ ئەو ئەرکە متمانم پێکراوە. ئەم ئەرکە زۆر گرنگە بۆ ئەمریکا. ئەمە گەورەترین نووسینگەیە لە وەزارەتی دەرەوە. هەمیشە دڵخۆشم بە هەر شێوەیەک بتوانم خزمەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بکەم و شەرەفمەندم لە ڕێگەی ئەم ئەرکەوە و کارە بکەم. وەزارەتی دەرەوە ڕایگەیاند پێدانی ڤیزا دەوەستێنێت بۆ بەرپرسانی ئێرانی کە دەیانەوێت بێن بۆ ئەمریکا. پرسیارەکەم ئەوەیە، ئەی چی دەربارەی ئەوانەی کە هاتوونەتە ئەمریکا و نیشتەجێ بوونە؟ ناتوانم لەسەر تاکەکەیسەکان لێدوان بدەم، بەڵام دەتوانم ئەوە بڵێم هەروەکو وەزیری دەرەوە مارکۆ ڕوبیۆ ئاماژەی پێکردووە، ڕێگە نادەین بەرپرسانی باڵای ڕژێمی ئێران سوود لە سیستەمی پەنابەریمان وەرگرن لە کاتێکدا خەڵکی خۆیان لە وڵات کۆمەڵکوژ دەکەن. سەرۆک ترامپ و وەزیری دەرەوە بەڕوونی گوتویانە کە لەگەڵ خەڵکی ئێران دەوەستنەوە. ئەمەش بەشێکی زۆر گەورەی ئیدارەکەمانە لە کاتێکدا زۆرترین فشار دەخینە سەر ڕژێم، هاوسۆزێکی قوڵمان بۆ خەڵکی ئێرانیش هەیە. بەهۆی هەوڵەکانی سەرۆک ترامپەوە ئەمریکا میوانداری گەورەترین ڕووداوی وەرزشی دەکات کە بریتیە لە جامی جیهانی ساڵی 2026. وەزارەتی دەرەوە چی دەکات بۆ یارمەتیدانی ئەو خەڵکانەی دەیانەوێت بن ئامادەی ئەو ڕووداوە وەرزشیە ببن؟ زۆر دڵخۆشین کە میوانداری فیفا دەکەین و پێمان وایە دەبێتە باشترین ڕووداوی وەرزشی لە مێژوودا. ئێمە هەنگاوێکی نوێمان ناوە بە ناوی بلیتی فیفا بۆ ئەوەی ئەو کەسانی بلیتی فیفایان هەیە بە خێراتر ڤیزا وەرگرن. دەبێت هەموو مەرجەکانیان تێدا هەبێت کە پێویستن، بەڵام ئەمە پرۆسەیەکە لە ڕێگەیەوە دەتوانن ڤیزای هاتنە ناو ئەمریکا بەدەست بهێنن. ئەمە یەکێکە لە چەندین ڕێگاکانی کە بەردەستن بۆ هاتن بۆ ئێرە و چێژوەرگرتن لە یاریەکان، بەڵام دەبێت مەرجەکانی وەرگرتنی ڤیزا لە داواکارەکەدا هەبن. Thank you very much for your time. Thank you.